ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دەستگیرکردنی 5 تاوانباری ڕاگەیاند کە دەستیان هەبووە لا تاقینەوەکەی هەفتەی ئەم مانگەی شارۆچکەی عەنکاوە. ئەنجومەنەکە گرتیەکی ڤیدیۆیی دانپێدانانی ئەو 5 کەسەی بڵاو کردەوە کە تیایدا باسی وردەکاری ئەنجامدانی تەقینەوەکەیان کردووە و دانبەوە دادەنێن کە لە ڕێگەی چەند کەسێکەوە تۆڕێکیان دروست کردووە و پەیوەندیان بە چەکدارانی داعشەوە هەبووە. ئەوە بوو لە ڕێگادا هیچ مەفرەزەیەکمان نەهاتە پێش و بژاری ئۆتۆمبیلەکەی ڕاگرت لە پێش قونسوڵخانەی ئەمریکا لە شاری هەولێر و دوای ئەوەی کەوا بژار هاتەوە ئەو شوێنەی کە بۆمان دانابوو کە لە پێش یاریگایەکی 6 لاعبی لەسەر شەقامی سەرمەتری لە گەڕەکی گۆرانی عەنکاوە بوو، ئێمەش ئۆتۆمبیلەکەمان تەقاندەوە. لە ڕاگەاندراوەکەی ئەنجومەنی ئاسایشدا ئاماژە بەوە دراوە کە ئەو کەسانە دەستەیەکی سەربا گروپی تیرۆریستی داعشن باس لەوەش کراوە کە دوا بەدوای لێکۆڵینەوە بەڕێوەبەراتی گشتی دژە تیرۆر توانیویانە 5 لە ئەنجامدەرانی تەقینەوەکەی عەنکاوە دەستگیر بکەن کە چواریان کوردن و دانیشتووی شاری هەولێرن، ئەوی تریشیان عەرەبە و خەڵکی شاری کەرکووکە. سیارەکەمان لە بەردەم کافتریایەکە وەستاند و جەماعەت لای سەعەکەی تۆپانی 100 مەتری لەوێ چاوەڕوانی منیان دەکرد. منیش سواری تەکسیەک بووم و لە دوای وەستاندی سیارەکە سواری تەکسیەک بووم و چوون بۆ لای جەماعەت لەوێ سیارەکەمان تەقاندەوە. لە ئێستادا کەسێکی تری بەشداربووی تەقینەوەکە دەستگیر نەکراوە. دەستگا ئەمنیەکانیش داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن هاوکاریان بکەن بۆ دەستگیرکردنی. لە کۆتایی ڕاگەاندراوەکەی ئەنجومەنی ئاسایشدا هاتووە ئەوان سوپاسی کەسوکاری هەندێک لە گیراوەکان دەکەن بەوەی کە هاوکاریان کردوون لە دەستگیرکردنی ئەو کەسانەدا. ڕێوەرکاکەی NRT هەولێر.